ئێمە وەکو سەیەکەمەکانی زانکۆ پەیمانگا حکومەکانی کوردستان کە لە ساڵی 2007 بۆ 18 تاکو و 23 بێ 24 دانەمەزراوینەتەوە کە چاوەڕێی دامەزرانی و بەجێگەیاندنی بەڵێنی حکومەتین نیگەران و پستین لەوەی بەداخەوە لە زانکۆی ڕاپەڕین بە تایبەت و زانکۆکانی تری کوردستان بەگشتی کۆمەڵە خەڵکێک کە بە هیچ شێوەیەک فەرمانی وانەبێژیان نیە لە وەزارەتی خوێندنی باڵا ئەمڕۆ بە شێوەی ناشایستە و خزمێنەوە بە گرێبەز هەوڵی دامەزرانیان دراوە لەبەر ئەوە ئێمە وەکو سەیەکەمەکانی هەڵوێز لەسەر ئەم کارەوە دەگرین و بەرەنگاری ئەو گەندەڵیە دەبینەوە هەروەکو بە هەموو شێوەیەک ئەم کارە ناشایستەیە ڕەت دەکەینەوە و داواکارین بە زووترین کارکەسانی ناشایستە لە پرۆسەکە دوور بخرێتەوە فەرمانەکانیان هەڵبوەشەندرێتەوە ئێمە شایستەترین لەوان و دامەمەزرین چونکە ئەو شوێنەی مافی سەیەکەمەکانە و هۆگەر بێت و ئەم پرۆسە گەندەڵیە سەر بگرێت و ئەوە خوتی زانکۆ و وەزارەت و حکومەتیش بەرپرسی گەورە دەبن لەم کارەدا دووپاتی دەکەینەوە ئێمە دژی هیچ کەس لایەنێ قسە ناکەین تەنها پشت بەبەستن بە چاوکراوەی و هۆشیاریمان بەرەنگاری گەندەڵی و گەندەڵکاران دەبینەوە لەبەر ئەوە داواکارین لە حکوومەتی هەرێم بە زووترین کات پرۆسی دامەزرانی سەیەکەمەکان جێبەجێ بکات و بۆی چیتر جێگەی ئێمە بە کەسانی تر بە شێوەی ناشایستە پڕ نەکات بۆ پشتڕاستکردنەوەی ڕازاییمان بەڵگەمان لایە کراوە بۆ کەسانی کەوا بکرێتە گرێبەست بەڵام نامانێ ناوی هەچ کەسێک لەسەر زمانی ئێمە بڵاو بکرێتەوە ئێمە کەسانی ئەکادیمین و دوورین لە ناوزڕاندنی خەڵک هاوکات چاوکراوین بەرامبەر ئەو شتانەی ڕوودەدەن ئەمەش تەنها لە زانکۆی ڕاپەڕین نەکراوە بەڵام بەڵکو لە زانکۆ پەیمانگەکانی تریش کراوە و لەگەڵ نوێنەرەکانی سەرجەم شارەکان ئاگادار لێرەوە داوا لە وەزارەتی خوێندنی جێگەکەی دەکەین ڕێگە نەدەن ئەم کارە ناشرینینە متمانەی زانکۆ پەیمانگان بخاتە ژێر گومانەوە چونکە زانکۆ پەیمانگا بەرزترین ئاسی معنیفی و زانستیە لە کۆتاییدا ئێمە دژی دامەزرانی هیچ چین و تۆژێک نین بەڵام هەر دامەزرانی لە زانکۆ بزانین و داواکارین بە زووترین کات پرۆسەی دامەزرانی نیە سەیەکەمەکان بخرێت دەبواری جێبەجێکردنەوە چیتر کاتی ژیانمان ڕۆمەدەن